ئەیگەر تەمەنمان تێپەڕێ بیربین بە گۆچان بڕۆین مەجبورین بە پەنهانی دایم خەمی یەک بخۆین دڵمان وا ڕاهاتووە جەستە بە گریان بشۆین گەر غەریبی یەکمان کرد بۆ چێشوانی گوێم بڕۆین قاتێکم بۆ بدورە ئەی تۆ هەڵەت کرد ئەتبوورم من هەڵەم کرد بمبورە لە بەرگی وەفاداری قاتێکم بۆ بدورە خوار بە خەیاڵ توانین لە خەیاڵم ببورە چۆن تۆ لای کەسێتری بەس لە دڵمای بمبورە هاوشیان و هاوڕێ بووین ئاوێنەی دڵی یەکتر لەناو ڕوحدا هەوسێ بووین ئەی بەڵگەم لایە ناوی من نووسراوە لەناو دڵدا ئەکتەرین خەیاڵی تۆم دایم وام لەناو بیردا تربەیەکی پەنهانی لێ ئەدەم لەناو سیندا وەک بەمی شەمعی ڕوودم دایخولێمەوە لە ژیندا وەک پەڕەی شەمعی دڵدم دەخورێمەوە لە ژیندا سڵاو لە کاکەزی تۆ یەک دوو بەندم هەوادا ئەوە لە خزمەتی دام سڵاو لە کوڕی زادا ئەوە لە خزمەتی دام سڵاو لە کوڕی زادا چاوت چرای دڵخۆشی دووری تۆیە ناخۆشیم دیداری تۆ شیفایە بیمارە بۆ نەخۆشیم بزانە تۆ هۆکاری بۆ مەزبوون و بێهۆشیم ئەگەر بیگری باوەشم بێ سنوورە دڵخۆشیم قوتابی عەشقی تۆمە هەر بۆ تۆیە یەک پۆشیم لە سایەی تۆ دەرناچم ئەی شازادەی بیرنۆسیم لە یاسای تۆ دەرناچم ئەی شازادەی بیرنۆسیم
هەر بە تەنها مامەوە کەسێکی ڕاستم نەبوو دڵسۆز بێ بەلامەوە